طبعا ئێمە لە مانگی 6 حاڵەتی سکشۆنشان لە ناو مناڵانە بەڕژێکی زۆر بەرچاو زیادی کردووە ئێمە هەر لەو کاتەوە بەردەوام فاسی کۆلێرا ئەنێرین تاوان بۆی کە بزانین حاڵەتی کۆلێرایەتە یەنە ئەمە شێکە زانستیە تاوان لا کاتێک بەرزیادبوونی حاڵەتەکان ئەبێت لە سەدی ئەو حاڵەتانی کە داخل نەخۆشخانەکرێن فاسی کۆلێرای بۆ بکرێ فاسەکان چۆن یەکەم جەلای خۆمانەکرێ ئەگەر گومان کرا کۆلێرا ئەنێرە بۆ مختبەر مرکزی سلێمانی دو ئەگەر گومان کرا بۆ بەغا بۆ تاکیدی دڵنیایی بۆی ڕابگەێنرێن ئێمە پێشتر تاوان تام هەفتەی پێچوویچ حاڵەتێکی گوماناوی کۆلێران ناو نەخۆشخانە لە ناو مناڵانە نەبووە تاوان چکە بەردەوام نردومانە بەڵام لە دوای کاتەوە حاڵەتی گوماناوی هەبووە پۆزتیڤیشمان هەوە تاوان هەرەوەی کە بەڕێز بەڕۆبەری گشتیش ڕاگەیان بەڵام بەشی هەرە زۆری هۆکاری سکچوون لە مناڵانە حاڵەتەکە ڤایرۆسیە ینی هەر پێشتر بەردەوام هەبوو بەڵکو و بەپێچاونەوە تا ئێستا بۆ نمونە ئێمە نازانین ڕۆژانی داهاتوو چی ڕۆدا بەڵام تا ئێستا لە چاو ماوەی پێشووی حاڵەتەکان سکچوونشانەوە تۆزێک کەمترە لای ئێمە بۆیە بەشی هەر زۆریان ڤایرۆسیە پێویستە بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما چووگە لە حاڵەتی پلەکانی گەرما بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەم منداڵان کەمتر بەرگی وشبوونەوە ئەگرنەوە لە هەمان کادا کۆمەڵە ڤایرۆس و بەکتریا هەیە لە پلەی گەرمی بەرزە زیاتر گەرشاکەن و بڵاو بنەوە لە هەمان کاتە سەوزە و میوەش بەداخەوە هەندێک خۆتان نەزان بەشێک لە سەوزە خەڵکێک هەیە کە درک بۆ مەترسیە ناکە یاخود هەست بە بەرپرسیارەتی ناکە بە ئاوی پیست ئاوی ئەدات بۆی ئەمانەش مەترسین و لە هەمان کادا بەشێکی شۆکارە بۆی کە خواردن لە شوێنی گەرمە هەڵاگیرێ کە ئەمەش خۆیان مەترسین و سەرچاوی ئاویش بەڕاستی یەکێکە لە کێشەکان چونکە لە کاتی لەگەڵ هاتنی وەرزی هاوینە ئاوەکان کەمە بنەوە خەڵکێکی زۆر هانا بۆ سەرچاوی ئەو سەرچاوی ئاوانە ئەبات کە لە دەرەوەی دەسەڵاتی یاخود لە دەرەوەی ئەوەی کە ژێر سەرپەرشتی هەم بەڕۆبەراتی خۆپاراستنی سلێمانی وە هەم بڵین دائیرێ ئاوا بن بۆ ئەم حاڵەتانە زیاکەن بەڵام ئەوەی کە تا ئێستا شەیە لا ئێمەەوە کە تا ئێسش کە تا ئێستین بەشی هەرە زۆری ڤایرۆسیە بەشێکیان پەراسایتی زەحیرین و بەشێکیان بەکتریان بەشێکی کەمیشان ئەوانن کە لەوانەیە هەستاریان بە خواردنێکە بێت تەسەمومێکە هەستاریان بە شیر هەیە یاخود نەخۆشیێکی دیاری کراویان هەیە بۆیە بەڕاستی ئەوەی کە گرنگە زۆر هاوڵاتیان بیزانن ئەوەیە کە چۆن خۆپارێزی یەکەن و لە هەمان کادا خۆیان بە دوور بگرن هەم لە درەنگهێنانی مناڵەکان هەم لە زووهێنانی و لە هەمان کادا لە بەکارهێنانی کۆمەڵک دەرمان کە ئەم دەرمانانە خۆتان نەزانن یانیەوەی کە باسم کرد هۆکارگەلێکی زۆر هەیە کە سکشونشانەوە لە مناڵانە دروستەکە بۆیە چارەسەری هەمویان جیاوازە بۆیە بەکارهێنانی هەر دەرمانێک کە دەرمانی دروست نەبێ بۆ چارەسەری ئەم نەخۆشیە مەترسیەکەی دەیان جار زیاترە بۆیە ئەگەر مناڵێک بچووک بوو لە خوارێک ساڵەوە بوو شانەوەی زۆری هەبوو خواردنی بۆ نەخورا تای زۆر بەرز بوو پیساییەکەی زۆر بوو سکچوونەکەی و بە تایبەتێکە لە شێوەی ئاوی برنجا بوو یاخود نیشانەکانی وشکبوونەوەی بڵین هەبوو وەکو فرمێسکی کەمی کرد یاخۆ میزی کەمی کرد ئەمانە ئەوە کاتیانیوە ئەبێت دایکەکە دایک و باوکە مناڵەکە بە زووی بیهێنن لە نەخۆشخانەیە لای پزیشکی پسپۆری مناڵان چارەسەر و بگرێ